ئەگەر حکومەت خۆی شعوری هەبوایە چارەسەریە کرد. دەنگی ئێمە دەنگی زوڵاڵ و هەژار و فەقیری ئێمە ناگاتە خەڵک بە تایبەت بە سەرۆکەکان. وڵی تر من بانگەوازی من ئەوەیە نەک هەر مامۆستا ئێمە هەموو میلەتە بەش خوراوی، یعنی پێویستە لە هەموو چین و توێژەکان کە بەڕاستی هاوشانمان بن هاو خەممان بن، بەڕاستی پێویستە هەر هەمویان هەر بۆ موچەکانی خۆیان. کاکە تۆ لە ماڵەوە دانیشتوی سیرەکەی لە بندێ فەدا تەماشاگەی چە تەلەفۆنی بۆکە هەرێک کرا نەکرا، کاکە تۆ وەرەشان بەشانی براکانت داوای مەف و حەقی خۆت کە بەڕاستی ئەم حکومەتە زۆر بێباکە، یعنی بەردەوام موچەی ئێمەی خواردووە. ساڵی پارەوە 3 موچەی خواردین، بەڕاستی ئەم ساڵێ مەقبوڵی ناکەین موچەکانمان بخورێ. ئەگەر گیان بێتمانە حەز وڵاتێک و دەرەوە یا بەغداد بەردەوامین لەسەر داکۆچی لە مافەکان بەرچین. هەڵوێستان چییە بێگە موچەتان پێدرێ؟ وڵی هەڵوێستمان ئەوە بێ ئەوە جارێ پێشەکی بایکۆتە و دەوام ناکرێ، بە هیچ شێوەیە دەوام ناکرێ. چێ زەرمەندی شەرە خەڵکی هەژار و فەقیرە. من تاکیدم کوڕی مامۆستا شەر لە دەوامەوە ئەوانەش هەموو مناڵی مامۆستا هەر دەوامەکە، بەڵام بەداخەوە ئەم حکومەتە بێباکە، باکی بە کەس نییە. بەس من بانگەوازێکم بە ئەو کەسانەیە زۆر بەداخە و کاملوو دەسەڵاتیان هەڵبژاردەوە. شاملوو دەسەڵاتە شایەنیەوە نەبوون هەڵبژێنەوە، بیان کەی بە برا گەورە زۆر بەداخەوە بۆ ئەو کەسانەی کە ئێستا چۆن لە ڕوویان دێداوای موچەکانیان بکەن. خۆ کاکە برا پێشمەرەکانمان ئاسایش من کوڕێکمەیە لە ناوخۆ براویش وەکو من موچە وەرناگرێ، وڵی وەزعی زۆر شڕە، وڵی خانووی کردووە دەفتەرونی و خەرزدارە، یعنی بەڕاستی معاناتمان زۆرە، دڵمان تەنگە بێتاقەتی. مامۆستا پاریش لە خۆپشاندانەکانە لە ڕیزی پێشەوە ڕۆشتی و جلی کوردی و لە بەرابوو زۆر بە حەماسەوە هاوار دەکرد. ئەم ساڵ ژەماش دەکەنەوە؟ وڵی قوربان هەماشن ناکەمەوە، چونکە هەندێک برادر ئەو هەلایان قۆزی بۆ چوبوون وێنەی منیان زۆر بە ناشرینی من مامۆستا هەیە زۆر بەداخەوە پێم وتم تۆ تۆزێک کەرامەت و غیرەتێ بووایە نەدەچوو قسەی من بگۆڕی، قسەکانی منی گۆڕی و بەلایەنیشتر. یعنی من مامۆستایەک 30 ساڵ خزمەتی هەبێ تۆ وەڵی وشەی ناشرین دەڵێ، وشەی ناشرینە دەمی مامۆستا دێتە دەرەوە. قەت من ئامادەنی وشەی ناشرین بڵێم، بەڵام بەڕاستی داوا لەم دەسەڵاتدارانە ئەەکەین ئیتر بەخۆیان نابچنەوە تاکەی بەڕاستی میلەت بێزارە. میلەت هەر ئەو میلەتەیە کە سەدامی ڕاماڵی، وەڵڵاهی ڕۆژێگە بێ ئەمانش قەستەم بەخوا نەکۆشک و نەتەلار و نەسیارە و هیچ کەسێ فریایان نەکەوێ خەڵق ئەوان لێ بکە بۆ دەودایان بەرێ. بە چاوی خۆم ئەو هەموو منانم بینی کە هەموو کوشرابوون، وەڵڵاهی پارەیان خزبوونت، وەڵڵاهی 21 دەبا بە سوتا لە ڕاپەڕینەوە هەتا بەردەمی مەڵبەندی یەکی سلێمانی چی وەڵڵاهی من یەکیان باشدار بوومەوە لە ئینتیفاضەی دووەمدا. ئیتر زۆر سپاسانە. سڵاو لێبێ مامۆستا، ئێوەگەر موچە وەرنەگرن هەڵوێستان چییە بێ؟ وڵی بەردەوامە بین لە بایکۆت، چکە من مانگی 10 و 11 دەوامم کردووە و ئامادەش نیم دەوام بکەم بەڕاستی بە بەلاش. هیچ کەسێ بە بەلاش ئیش ناکا بەڕاستێکەکەی، چکە تۆ نانتەوێ ئاوتەوێ خۆ لە ماڵ و گژوگیان ناخوین کاکە. باشە بایکۆت چارەسەرە؟ حتمما ئەگەر حکومەت خۆی شعوری هەبوایە چارەسەریە کرد، بۆی کە نەگاتە ئەم ئاستە. لە بایکۆتی ساڵی پارە باس دەواکرا کە وانەی خوێندکاران زۆر فەوتە کە ئەمە چارەسەریش نەبوو، زۆر بێباوەتەکان چارەسەر نەبوو. ئەم ساڵ ئێوە بە هەمان ڕێکارەکانی پاراڕۆنەوە؟ من وەکو خۆم فەرمان برم، بەڵام حکومەت دەبێ بی لەوە بکاتەوانێ ئایا چارەسەری هەیەیان نە. یعنی بەر لەوەی کە مامۆستا بگاتە ئەم ئاستا ئەبێ حکومەت شعوری هەبێ، یعنی واجب نییە لەسەر من کەبی لە هەموو تەلەبەیەکەمەوانێ، ئەو یعنی ئەرکی حکومەتە نەک ئەرکی من. گوزەرانتان چۆن لێسەیە کە چەندێکە موچەتان وەرنەگرتووە؟ وەڵا هیچ باش نییە. من وەکو شەخسی خۆم تەلەفۆنم بۆ بەڕێوەبەرەکەم کردووە، دینارم پێ نییە بێمە پاس و ناتوانم بێمەوە. خۆ تۆش هەموو مایە کرێ پاسە ئەوەی بەچی هاتوو چۆکی عەزێت نەبێ. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کە ئەیبینن ئەمە گربوونەوەی مامۆستایان و فەرمانبەرانە لە شاری سلێمانی بۆ داواکردنی موچەی مانگی 10 و 11 و 12 و دەڵێن تاکو موچە وەرنەگرین ناگەڕێینەوە هۆڵەکانی خوێندنی یاخود بۆ فەرمانگەکانمان.